پارچەک لەو بۆڕیانە دابەزیە نازانم پارچە درۆنە نازانم چییە بە سیارەکەی کەتیە گوتم کاکە بینم لە خزمەدامە لۆی چا دەکەمەوە. ئەگەر ئۆتۆمبیلەکەت درۆن یاخود پارچەی درۆنی بەرکەوت لە کۆیب یاخود لە سلێمانی و لە دهۆک هیچ جیاوازی نیە لەگەڵ ئەوەی لە هەولێر بی، چونکە وەستایەک لە هەولێر بە خۆڕایی ئەو ئۆتۆمبیلانە چاک دەکاتەوە کە پارچەی درۆن یاخود درۆنی پێکەوێت لەسەر ئەرچی خۆی. با بچمە لای خۆی بزانم وەستا سڵاوت لێبێ. سلااو لە تۆش برا باشی چۆن بۆ ئەو بڕیارەتدا بە خێراتنی کەڵانەکەتان دەکەم. پێشەکی خوای گەورە کوردی کوردستان پارێزی بەسەرعاد ئەمن لە ناوی شێوین تەلەفۆنەکەم لە بۆ هات برادرە خۆشەویستم بوو گوتی برادرەکە تووشی مۆقفەکی ئەو هابووە وەڵام نیش ڕقەمی پێ نەبوو چوومە ناو فەیسبووکی تەماشەم کرد دیتم ڤیدیۆی سیارەکەی پۆست کرد بوو پارچەک لەو درۆنانە بەرکەوت بوو یعنی بە سەقفی زۆر وێرانی کرد بوو. مش تەلەفۆنم لۆی کرد گوتم کاکە سەلامەتی گوتی الحەمدولله گوتم خێرە گوتی وەڵی ئەوە سیارەی برادرێکی خۆشەویستە لە داوامی ڕایگرتیە پارچەک لەو بۆڕیانە دابەزیە نازانم پارچە درۆنە نازانم چییە بە سیارەکەی کەتیە گوتم کاکە بینم لە خزمەدامە لۆی چا دەکەمەوە. گوتی وەڵی وەزعی مادی باش نییە گوتم کاکەم بەخۆڕای لە بۆی چا دەکەمەوە. ڕێک چۆ دوێلەوەوە ئەرێ وڵا لە فەزلی خوای گەورە ئیدی پۆستەتشم کرد لە تیکتۆکی خۆم و گوتم کاکار کەسەکی سیارەکەی زەرری مادی پێکەتی ئەم لەوەی چا دەکەمەوە بە خۆڕایی. بە تەقریبی چەند ئۆتۆمبیل چاکردۆ تا ئێستا؟ وڵی نەبتەڕیایی 6 سیارم چاکردێ. باشە ئەوانەی کە دێن ینی لەسەر سیقە بۆیان چاکەویان دەبێ وەرەقەیەکی دەستگا ئەمنیەکانیان پێبێکە چۆن دەزانی درۆنیان بەرکەوتووە؟ بەخۆی شوێنەواری درۆنی دیارە تێدەگەی لە برات یاخود ئێستا بۆ نمونە ئەمە ڕێپێدانمان نییە سیارەك فیشەکی پێکەت بی چاچکەین یان بۆ نمونە دامبۆکس یان چەقو لۆمان نییە ئەمە چاچکەین بەبێ موافقەی ئاسایشی بەڕێز بەس وەکو ئەوەی کە سیارەکانی زیانی سەقفی زیاتر زۆربەی زۆری زیانەکە بە سەقفی دەکەوی تێدەگەی لە برای خۆت جا بخۆشی دیارە وازە ئەو سیارانەی کە زەرر بە سەقفی دەکەویتن هەمووی لە ئاسمانە پارچە بۆڕیەکە درۆنە ئیدی و ئێدا دەبەزی زەرەکە هەمووی لۆ سەقفیە. ئەگەر پارەت وەرگرت بە لەو 6 ئۆتۆمبیلە ینی چەند بوو؟ ئێوە لۆ خۆم کردیتم پێویست ناکەوە بزانی چکە من بە سەرعەت پێ درێم ئەمن وحدم بەخوای خۆم دابوو لە فەزلی خوای گەورە ئەم دوو دوکانم هەیە دوکانەکەم لەولایە بەس پیدیاری دەکەین و ئەلێرانش ئیشی تعدیل و پیدیاری دەکەین سەبارەت بەو دوکانەی بە سەرعەت گوتم من عەقدەکەم لەگەر خوای گرتیە ئەو سیارانەی کە زەرریان پێکەتیە وەکو درۆن وەکو ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە مەسەلەن پارچەک بە درۆنەك بە دیواری کەتیە بلۆک بەسەری دابڕبییتەوە و داواکارم هەر کەسەچی لەو کەناڵی داوا دەکەم هەر کەسەچی مادی توانای نییە ئەم لە خزمەتیدان بەبێ بەرامبەر لەوەی چا دەکەمەوە.